لەسەر ڕاگررتنی باجی سەر چێشتخانە و هۆتێل و زەویەکان من لە ستۆدیۆ میوانەکەمەیە دکتۆر کەمال وەرتی بەڕێوەبەری گشتی باج و خانوبەرە لە وەزارەتی دارایی بەخێر بێن دکتۆر بۆ دکتۆر ئەگەر پێمان گەێنیت ئەم بڕیارانەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چەندێک کاریگەری لەسەر خەڵک بە شێوەیەکی گشتی سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس بۆ ئەوی بەڕێز سوپاس بۆ بینەرانی کەی 24 کە ئێستا گوێمان لێ دەگرن بە تەکید ئەو بڕیارە طبعاً لە سۆنگەی پەرۆشی و خەمخۆری حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆک وەزیران بۆ کارساز و پیشەوەر و کاسبکاران بەڕەچاوکردنی بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان دوای دیراستکردنێکی ورد و بە دەرەکردن بە بەرپرسیارەتی ئەو خەڵکە کە لە ئەستۆی حکوومەتدایە و بەو پێی کە حکوومەتی هاوڵاتی و هاوڵاتی سەنتەری بڕیاردانە و دوای کەمبوونەوەی جموجۆڵی بازرگانی لە هەرێمی کوردستان و هەروەها دابەزینی نرخی زەوی بە ڕێژەیەکی یەکجار بەرچاو و داتەپینی ئەو کەرتانە بە شێوەیەکی زۆر بەرچاو وای کرد کە حکوومەت بیر لەوە بکاتەوە کە پێداچوونەوە ئیعادە نەزەر بە هەندێک بۆ بڕیارانە بکە ئەگەر بێت و لە بەرژەوەندی خودی خۆشی نەبیت لە پێناوی دەستبەردابوون لە بەشێک لە مافەکانی گەنجینە لە پێناوی بەرژەوەندی باڵاکانی خەڵکو و بەهێزکردن و تەکاندان بەرەو ڕەوتی جموجۆڵی بازرگانی و کارساز و پیشەوەر و پیشەوەران بە شێوەیەکی گشتی وای کرد ئەو بڕیارانە دەرچن یەک لەو بڕیارانە بابەتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان کە لە بەردەم قەیرانێکی جدیدا بوو ڕێژەی سەتادا لەو کەسانە وەردەگیرا کە دەچوونە چێشتخانە و هۆتێلی 4 نزمە و 5 نزمە بەسەرەوە طبعاً ئەوە قرارەکە میزانیە ئیتیحادی لە موازنەی ئیتیحادی ئەو یاسایەت دەرچووە بەڵام هەرێمی کوردستان ئیشی پێکرد و لە بەغداش ئێستا ئیشی پێ دەکرێت هەرێمی کوردستان دو ئەوەی زانی کە کاریگەریی زۆر بەرچاوی کردووە لەسەر ڕەوتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بڕیاریدا بەڕاگررتنی ئەو بڕیارە بڕیارێکم هەیە دکتۆر بڵێ خۆی بڕیار بوو ئەو لە سەتادەیە لە هاوڵاتی وەربژیرێتیا لە ڕێستۆرانت و چێشتخانەکە یعنی بۆی خەڵک بەرچاوی ڕوون بێ پێشتر کە ئەو باجە وەرەگیرا خەڵکیدا بەڕاستی لە ناو چێشتخانە و مەبیعات بەخۆی مەبیعات بازی مستهلکە بە کاربەرە مەطعەم و چێشتخانە و تێل بازیێکی تریان لێوە دەژێت پێ دەوترێت بازی داهات کە ساڵانەیە ساڵانە وەردەگیرێت بەڵام ئەوە بازی مستهلکە ئەو کەسەی کە خواپێدا و دەستە شوێنێکی بۆ نمونە مەطاعمێک فەنادقێک کە ئاستی ینی کوالیتەکەی بەرزە خزمەتگوزاری بەرزە طبعاً لە هەموو دنیا بازی مەبیعاتەیە بازی ئەو مەبیعاتە وەردەگیرێت بەڵام لەبەرەوەی کاریگەریەکی ڕاستە خۆی کردبوو لەسەر شێوازی ئیشکردن و جموجۆڵی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان حکوومەت دەرچی بۆی کرد کە کاریگەریی زۆری لەسەر ئەو پیشەوەرانە و هۆتێل و چێشتخانەکان کردووە بۆی ئەو بڕیاریدا ئەوە خاڵی یەکەم لێرە پرسیارێکی ترم بۆ دروست بوو سیستەمێکی تۆکمە هەبوو بۆ ئەوەی دەری بخات بەفیعلی چەند کەس چوونەتە ئەو ڕێستورانتانە و ئەو لە سەتادەیی باجیان لێوەرگیراوە بگەڕێتەوە بۆ حکوومەت طبعاً بیدایات نەخێر سیستەمێکی تۆکمە نەبوو بەس لەو ئاخیرانە نظامێکی داتابەیسمان دروست کرد ئەو نظامە یەکسەر دەیزانی چەند کەسووە و چەند پارە وەرگیراوە و چەند بەشی گەنجینەیە ماگانە لە ڕێی چەکێکی مصدقەوە دەدرا بە گەنجینەی دەوڵەت کە ڕێژەیەکی یەکجار زۆرج بوو طبعاً ئەو پارانە کاریگەری لەسەر کەمبوونەوەی داهاتەکانی حکوومەت دەکا هەر هەمویان هەر ئەو بڕیانانە جاگەر بێ بیدایات نەخێر نەمان دەزانی بەڵام دواتر کە دەرکمان بۆی کردکە لەلایەن بەشێک لەو شوێنانە یان لەو خاوەن چێشتخانە و هۆتێلانە فێڵمان لێ دەکرێت بەڵێ کردمان بە سیستەم زۆر باشە خاڵی دووەم خاڵی دووەم کە زۆر مهم بوو بابەتی دابەزینی نرخی زەوی بوو لە هەرێمی کوردستان طبعاً ئەوە یاسایەکە کابینەی نوێم دەری نەکردووە یاسایەکی کۆنا لە ساڵی 62 قانونی ژمارە 26 ساڵی 62 دەرچووە ئەو کاتێک کە ئەو قانونە دەرچووە بە ئامانجی نیەتی مشەرع ئەوە بووە کە ئەو زەویانەی کە دابەش دەکرێت بەسەر خەڵک ڕاستەخۆ بکرێت بە بینایە بە خانوبەرە هەم ئەزمەی سەکەن حەل ببیت و هەمیش شار گەورە ببی و ئاوەدانی و بەرەو پێشچوون و تەتەوڕ و برەودان و گەشە سەندن دروست ببی و لە هەمان کاتدا ئەگەر کەسێک ئەویشەنەکە بازی بخرێتە سەر
کەسێک ئەو مڵکەی خۆی نەکاتاقان هەرچەندە 600 مەتر زەوی هەموو کەس دەیتوانی خۆی ببەخشی لە باز و باز نەدات تا 600 مەتر زەوی بەڵام دوای ئەوەی کە خەڵکێکی زۆر پارەکانی خۆیان دەدا بە زەوی و زۆر جار هەبوو زەرەریشیان دەکرد لە کاتی کڕین و فرۆشتن و ئەو مڵکانە بەڵام دەبایە باز بدەن چکە یاساکە بەڕاستی یاسایەکە مەشاکلی تێدا هەبوو بەڵام ئەو کێشەی دەسەڵاتی جێبەجێکردن و ئیدارە نەبوو خۆی مەفروض بوو پەرلەمان ئەو کێشانە حەلکە ئێمە لە بیدایەتی کابینەوە ئەو پرۆژەمان داوە بە پەرلەمان بۆ ئەوەی ئەو کەم کوڕیانی لە یاساکانی باچێ نەیەڵێت وای کرد بوو کە خەڵکێکە بوو پارەیەکی زۆری زەرر دەکرد لە کڕین و فرۆشتنی زەویەکەی و دەبایە بازیش بدات تەمان بڕیارەکە بە سەدان هەزار کەس لە هەرێمی کوردستان سودمەند دەبن لەو بڕیارانە و دەبیتە هۆکارێکی کاریگەریش لەژێر بۆ بەرەودان و گەشە سەندنی کڕین و فرۆشتن و ڕەوتی خانوبەرە لە هەرێمی کوردستان کە تەکانێکی زۆر گەورەی پێدەدات و جموجۆڵی بازار بە ڕێژەیەکی بەرچاو هەل لە دوێنێەوە کاریگەری دروست کرد و کڕین و فرۆشتن زیاتر بۆ لەبەر ئەوەی باز لەسەر هەموو ئوزەوەی بەتاڵانە هەڵگیراوە بەڵام بەشی بازرگانیشی گرتوتەوە خۆی مەفروض وا بوو ئەوانە لیک جا بکرێنەوە بەڵام لەبەر ئەوەی حکوومەت زۆر بەپەرۆژ بە بۆ لە خەمخۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ پێی کە هاوڵاتی بڕیاردەرە هاوڵاتی چەقی بڕیاردانە و حکوومەتی هاوڵاتی جەنابی سەرۆکوەزیران لەو سۆنگەیەوە ئەو بڕیاران دەرکرد و بڕیاری سێمیان کە بەڕاستی ئەویشیان مهمە لەو خاڵە ئێمە لە نەشتەرگەری دکتۆر 105 باچ طبعاً بە قانونەوە قانونی 182 کە دەرچووە هەر پیشەوەرێک کە قازانج دەکات ڕێژەیەک لەو قازانجی دێ بدا بە حکوومەت لێتان ناشارینەوە ڕێژەیەکی زۆر لە دکتۆرەکان کە عملیات دەکەن یان کە داهاتێکیان دەست دەکەی خۆیان دەشارنەوە لە بازدان بەڵام بەداخەوە کە ئەوە لە ڕێی خەستەخانەوە 105 لە ڕێژەی ئەو نەشتەرگەری وەردەگیرا زۆر جار لێرە و لەوێ لەلایەن هەندێک لە خەستەخانەکان و هەندێک لە دکتۆرە بەڕێزەکان ئەو پارەی دەخراوە سەر نەخۆش ئەنی بازەکە لە نەخۆش وەردەگیرا دوای دەرەکردن بەو خەلەلە ئەو بڕیارەش ڕاگیرا بۆ لەمە دووە لەسەر ڕێژەی نەشتەرگەریەکانی دکتۆر بازەکە هەر وەردەگیرێت لەوانەیە خەڵکێکی زۆر بپرسی بڵێ من پارەیەکی زۆر دەدەم بە نەشتەرگەری چۆن دەبێت حکوومەت هیچ بازێک وەرنەگری بەڵام ساڵانە وەردەگیرێت نەک لە ڕێی ئەو پسولە تایبەتەوە یان بخرێتەوە سەر نەخۆش ناخرێتەوە سەر نەخۆش لەمە دووە لە دکتۆرەکە کە قازانجی کردووە بازەکەی لێ وەردەگیرێت بەڵام ئەوەش هەر دقیقنی هەتا نەبیتە سیستەمەشی تۆکمە و ڕێک و پێک کە ئێستا ئێمە لە کابینێنەوە بەرەم سیستماتیک بەرەو بە دیجیتەلایزیشن دەڕۆین بە ئەلکترۆنیکردنی دام دەستگاکان و لە بانقەکانەوە وا دەست پێکراوە لە بازەکانیش لە هەندێک لە کۆمپانیا گەورەکان و شەریکات و لە زەریبەی عقار دەستمان پێ کردووە ئەو کاتە ئێمە ڕاستەوە خۆت دەتوانین بگەینە داهاتی بازدەر لە ڕێی داهاتەوە لە ڕێی قازانجەوە ئێمە باز وەربگرین نەک باز بە گۆترەکاری وەرگرێت بۆ ئاگداری جەنابی لەو بابەتانەی تر ئەو بابەتە زۆر مهمە کارمان شەریکات پێشتر بە گۆترەکاری بازیان لێ وەردەگیرا شەریکەی کە قازانجیشی نەکرد با بازی لێ وەردەگیرا ئێستا ئەو بابەتەش نەماوە لە ڕێی تەقاریری مالی راپۆرتە داراییەکان باز وەردەگیرێ و ئەگەر شەریکەیەک قازانجی نەکرد بە هیچ بازێکی لێ وەرناگیرێت و ڕێژەی قازانجی 115 لە هەموو دنیا کە ڕێژەکە تەساعودیە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش 115 وەردەگیرێت لە قازانج کە ڕێژەی بازەکە زۆر کەمە ئیوەینی خەڵک تاڕوو بوو خۆزینەوەی تێدا یەکێ لەو بابەتانەی تر هەڵگرتنی باز بوو لەسەر سەمونخانەکان ئەو بابەتش کە زۆر ئەمە تا چەند کاریگەری لەسەر خەڵکە بێت بەو پێەیە کە سەمونخانە و ناناوەخانە ضروریاتی هەموو خەڵکێکە قوتی خەڵکە ژیانی خەڵکە زۆر جار لێرە و لەوێ دەیان پرسی کە نانت بۆ گران کردەوە یان بچووکت کردەوە دەیگو باز دەدەم خۆی بازی دەدا بەڵام خۆ بازەکە بەو ڕێژە زۆرەش نەبوو کات ئەو کاریگەریە گەورەی دروست بکات بەڵام خۆی بە قانون دەبی بازیان لێوە بژیرێت بەڵام جەنابی سەرۆکوەزیران ئەمری کرد کە لەبەرەوەی ئەوانە پێداویستی ڕۆژانەی حیاتی ژیانی و گوزەرانی هەموو خەڵکێکە لە کوردستان بۆیە بڕیاریدا کە لەمە دووە باز لە سەمونخانە و ناناوەخانەکان وەرنەگیرێت بە هیچ زۆرێک هەتا ئەگەر کەم بێیان زۆر بێت بازیان لێ وەرنەگیرێت بۆ ئەوی ئەمانش لە نەتیجە ئەو بازە نەخەنەوە سەر خەڵکی هەژار و کەم دەرامەت و ڕەشوڕت لێت ناشارمەوە و پێویستە بینەرانی کوردستان 24 و هەموو خەڵکی کوردستان بزانن ئەو بڕیارانەی کە دەرچووە
لە خزمەتی خەڵکە لە پێناوی خەڵکەوە لە بۆ خەڵکە بەتایبەتیش چینی هەژار و کەم دەرامەت و چینی مامناوەندی و بۆ ئەوەی کار و کەسابەتی خەڵک بەڕاستی باشتر ببی برەودان و گەشە سەندون و تەتەوڕی ئەو لە هەموو ئەو سێکتەرانە و کاریگەری ڕاستە خۆی دەبێت هەتا لەسەر و بەرهێنانیش پێشێ سا کاک دکتۆر محەممەد شوکری لێرە بوو کە بازی زەوی بەتاڵمان پێشتر هەبوو بە قانونی زەوی بەتاڵ کە لە ساڵی 62 دەرچووە ئەو بابەتەش ڕدەگیری هەتا لەسەر ئەو بابەتە ڕنگدانەوەی دەبێت لەسەر هەموو کەتە زۆرەکان کەرتی سناعە کەرتی گەشت و گوزار و کەرتی خانوبەرە کە زۆر مهمە لەبەر ئەوەی زۆربەی خەڵکێکی یەکجار زۆر ئەوڕۆ لە هەرێمی کوردستان لە کڕین و فرۆشتنی خانوو و زەوی کار دەکەن هەروەها ئەوەی کە کڕین و فرۆشتنی کار و کەسابەتی بازاڕیشە سەمون خانەیە نانەوە خانەیە یان هەموو خەڵک پێویستی بە خەستەخانەی ئاهلی دەبێت بەڵام دووپاتی دەکەمەوە ئەو بازە لەسەر دکتۆر لا ناچی چونکە خەڵک لەوانەیە بپرسی بڵێ دکتۆر یان هەر توێژێکی تر کە داهاتیان زۆرە لە کۆمەلگا پێویستە بازیش بدەن بە حکومەت لە هەموو دنیاوەیە ئەو بازە تەنیا ڕێکارەکەی گۆڕدرایە کە بە هیچ زۆرێک جارێکی تر خەڵکێک ئەوە نەکەویتەوە سەر هاوڵاتی و خەڵکی ڕەشوڕوت و هەژار و کەم دکتۆر کەمەلوەرتی بەڕێوەبەری گشتی باج و خانوبەرە لە وەزارەتی دارایی زۆر سپاس بۆ ئێوە بەڕێزیش دەستان خۆش بی کە زۆر پێویستە بەڕاستی ئەعلام وەکو دەسەڵاتی چوارەم ڕۆڵ ببینی لە گەیاندنی حەقیقەت و ڕاستیەکان بە خەڵک بۆ ئەوەی ڕاستیەکان نەشێنرێت. سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس.